هاوڵان هاوڕێیان سڵاو و ڕێز منیش ئەمڕۆ وەک بابڵتەڵەبانی بە مایکەوە قسە دەکەم. مایک هەرچەندە مایکەکەی من وەکی ئەو نییە و ناتوانم وەک ئەوش لە عەرز بدەم و بیشکێنم، چونکە ئەو توانای مادی نییە مایک بشکێنم، بەڵام منیش لاسای ئەو دەکەم بە مایک و هاواریش دەکەم، سوحبەت دەکەین. هاوڕێیان بەڕێزان خۆشەویستان، هەمومان لەم چەند هەفتەی داویە بینیمان و بیستمان کە بابڵتەڵەبانی سەردانی مەسرور بارزانی کردووە بۆ پێکانانی حکوومەت و بۆ وەک بڵێن کەش و هەوایەکەی پەیوەندەکانی یەکێتی پارتی تووزێ بە ئەقالێکی باشتردا بووە. تەبعەن لێرە من بە بابڵتەڵەبانی دەڵێم ئەوەی لە ئۆکتۆبەری 2024 وتت و باست کرد و مایکت هەڵگرت و مایکەکان نشکاند، شتێکی تازە بوو بۆ هەمومان، پشتگیرێکی گەورەت هەبوو لە ئەوانەی لەگەڵ یەکێتی و لە دەرەوەی یەکێتی و ئەوە بووش بۆ هەنگاوێک کە دەنگی زیاتر بێنی و کورسی زیاتریش بێنی. زۆر وعدتدا، زۆر قسەی گەورەت کرد. من لە ڤیدیۆیەکەم باسم کرد و دەماکە 50% ئەم قسانە جێبەجێ بکرێت سەرکەوتێکی گەورەیە بوو، بەڵام ئەگەر هیچی بە جێبەجێ نەکرێ ئیتر ناتوانی مایک هەڵگری و مایک بشکێنی، ئەگەر هیچ جێبەجێ نەکرێت. تا ئێستا بە نازانین چی جێبەجێ دەکرێت. ئەوەی دەیبینین گفتوگوی و قسەکردنە. ئەگەر پێکردانی حکومەت وەک حکومەتەکانی جاران بێ کەواتە ئەتۆ سفە بەدەست بووی. هاوڕێیان حەقیقەتێک هەیە ئەبێ بزانین، نە یەکێتی ئەتوانێت ببیتە ئۆپۆزیسیۆن یان حکومەت بە تەنیا دروست بکە، نە پارتی دەتوانێت ببیتە ئۆپۆزیسیۆن و حکومەت بە تەنیا دروست بکە. قەدەری ئێمە چارەنووسی ئێمە ئەوەیە ئەم دوو حیزبە حکومەت دروستکردنەوە 30 ساڵە. ئەو حکومەتەش کە دەبینین کە تا ئێستا خراپیەکانی زۆر 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 زۆرترن لە چاکەکانی. بەڵام سەرکردایەتێکی نوێ لە یەکێتی دروست بوو، هەنگاوی باشینات. من بەڕای من هەرە باشەکەی ئەو پڕ و پارتیانەی لە ناو یەکێتی هەموو دەرکران، ئەوە خاڵێکی باش بوو. ڕاستە عائیلیە، ڕاستە کوڕەکانی جەلال تەڵەبانی بەڕێوەی دەبن، ئەوە واقعێکە لە کوردستان، هەموو حیزبەکانی کوردستان هەمان شتن یەکگرتو نەبێ. یەکگرتو جار سکرتێرەکەی جارانن یان 400 بە کەسێکی تر دەدا، بەڵام حیزبەکانی تری کوردستان بەداخەوە هەمووی حزبی بنەماڵان، حزبی عائیلین، یان خۆی کوڕەکانیە یان خۆی خوشکێتی یان خۆی ئیتر حزبەکان بە شێوازێکی گشتی لە کوردستان بەداخەوەوانە، چونکە ئێمە تا ئێستا لە حەزب تێنەگەیشتون، تا ئێستا لە سیاسەت تێنەگەیشتون، تا ئێستا بە دوای شەخص دەگەڕین، نەک بە دوای بەرنامە دەگەڕین. بەرنامەی حزب بۆ لای ئێمە مهم نییە و گرنگ نییە، گرنگ شەخسەکەیە. چەند ئیعلامێکی بەقوتە، چەند پارە دابەش دەکات، چەند خەڵکی لەگەڵە، چەند عەشایەری و تا ئاخری. ئەوە موسیبەتێکی زۆر گەورەی ملەتەکەی ئێمەیە. با بگەڕێنەوە بوو بابڵتەڵەبانی. من لێرە ڕەخنێکی زەقت لێ دەگرم و شتێک پێ دەڵێم بەڕاستی ئەوە لە ئەتەکێتی هیچ حزبێکدا نییە لە کوردستان، تەنانەت لای بابڵتەڵەبانی هەیە کە ئەوەش بە خاڵێکی زۆر نێگەتیڤ و خراپ بووی دەشکێ و حزبەکەیشی دەشکێ. من لێرە ئەوە نییە قسە بکەم کە دیفاعی لێ بکەم، بەڵکو ئەو خاڵە دەڵێم کە بەڕاستی خوسووکردنە، من بە خوسووکردن دەبینم. ئەوەش یعنی کە تۆ دەچی سەردانی پارتی دەکەی، ئەتو سەرۆک حزبێکی دەبێ لەگەڵ کەسی یەکەمی حزبەکە قسە بکەی. دوو جار چووی، هەر دوو جار کەسی سێمی حزبەکەت بینیوە، نە مەسعودت بینیوە، نە جێگیری یەکەم نێچیروان بینیوە، چووی جێگیری دووەمی حزبەکەت بینیوە، مەسرور بارزانیە. دوو جار، جارێک با بڵێن نێچیری لە ئەوروپایە مەسعود نەخۆشە، بەڵام جاری دووەم بوو. ئەو دەرکەوتنتان لەبەر کامێرا مەسرور بارزانی تەنانەت یەک ئامانجی هەبوو. ئەو قسانەی ئەوی کردی لە ئۆکتۆبەری 2024 بڵێ ئەوە قسەکانی من ڕاستە و هاتنە بەردەممان، و تۆش بۆ خەڵک دیار بکە کە قسەکانت یە ئۆکتۆبەری 2024 ڕاست نەبوون. ئەمە وامان بینی لێرە باڤڵ سەر نەکەوت، باڤڵ شکستی خوارد، بەڵام یەک شانست مایە، ئەوەش ئەنجامی گفتوگاکانی یەکێتی و پارتی دەگەنە کوێ چی دروست دەکرێت.
ئایا پێتان بڵێن وەزیری دارایی بوو ئێوەیە 4 ناومان بدەنێ بخۆمان ناوێک اختیار دەکەین یان دەڵێن ئەو 4 ناوەشمان پێ قبوڵ نییە ئێمە بوتان کەسێک تهدیدکردن ناو یەکێکی ببیتە وەزیری مالی یان وەزارەتەکە بە کولی وەردەگرن نەک وەزیرەکە چونکە زۆر جار وەزیر یەکێتی وە حزبێکی تر بووە بەڵام مدیر عامێکی ئەو وەزارەتە حکمی لە وەزیر کردووە کە مدیر عامەکە پارتی بووە وەک وتم ئەنجامی گفتوگاکان دیار دەبن ئایا چەند گۆڵ لە ئێوە دەکەن و ئێوە چی دەکەن هیوادارم کات بابڵ قسەکانی ئۆکتۆبەری 2024 لەبیر بێ مایشکاندنەکانت لەبیر بێ ئەگەر هیچ نەکرێت ئیتر بوت نییە مایک بشکێن و ناتوانانی مایک بشکێن و ناتوانانی ئەو قسانەی ئۆکتۆبەرت کرد 2024 دووبارە بکەیەوە ناتوانی هەندە شت هەیە لەژێر پەردە من دەزانم کە کۆمەڵێ زۆڵتات هەیە کۆمەڵێ شت هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری هەیە دەبینین مەزلوم عەبدی جەنرال مەزلوم عەبدی بە ناچاریوە لەژێر فشاری ئەمریکا دەچێت لەگەڵ جوولانی تێرۆریست شتێک ئیمزا دەکا دەبینین برادەرانی باکوور دەڵێن چەکدانین ئەمە هەمووی بە پێکەوە بەسراوە دەبینین ئەو چۆنەی توش بوو لای مەسرۆر لەژێر هەندە فشاری ئەقلیمی و دەولی بووە بەڵام ئەوە نییە خۆت بە زەرێری پێشاری بێ ئەوە نییە خۆت بە لاوازی پێشاری بدەی ئەبێ بەوانە بڵێ کە پێت دەڵێن ئەبێ ئێوە پارتیدارێکن حکومەت دروستکەن پێیان بڵێ ئێمەش هەندێک هێلی سۆرمان هەیە ئێمەش قسەی زۆر گەورەمان کردووە ئێمەش وعدی زۆر گەورەمان بە خەڵکی خۆمان داوە ناتوانین تەنازل هەموو شتێک بکەین ئەبێ تەرەفەکەی تریش تەنازل بکە ئەبێ پارتیش تەنازل بکە معنای ئەوە نییە زڵۆتاتی دەولی هەیە تو هەموو تەنازل لێ بکەی ئەوان هیچ نەکەن ئەوە زڵۆتی دەولی نییە ئەوە لاوازبوونی ئێوەیە بۆیە داواتان لێ دەکەم ئەم جارە بەلانی کەمەوە 50% لە قسەکانت ئەبێ جێبەجێ بکەی 50% ئەگینا سەرناکەون ئەگینا خراپتر لێدن من لێرە ئەو قسانە دەکەم ئەوە نییە من کە دەبەوێ یەکێتی بڵێم ئەستێرەی عەسمانمووە بێتە خوارەوە نەخێر واقعێک هەیە واقعەکە ئەوە نییە کە ئێمە خەونی پێوە دەبینین شتێکی ترە و لێرەش من ناڵێم کە یەکێتی زۆر باشە یان پارتی خراپە یان ئەوان باشترن من دەڵێم واقعێک هەیە ئەبێ بە لەگەڵ ئەو واقعادا بڕۆین بەداخەوە من هەردوو حزبەکەم پێ ڕەفزە بەڵام بەداخەوە دەڵێم واقعێک هەیە کە ئەم دوو حزبە بە پاڵپشتی هەندە شوێن ئەبێ ئێستاش بمێرن بەداخەوە ئێمە خەڵکی کوردستان پێمان ناکرێت سەر هەڵدانی بکەین ئێمە خەڵکی کوردستان وا دیارە ڕۆشنبیران و چالاکەوانان و سیاسەکانی بێلایەن ناتوانن شەقام بجوڵێن و ڕاماڵینێک لە زاخوا بوو هەڵەبجە بکەن واقعێک هەیە ئەم دوو حزبەیە ئەم دوو حزبەش بە کەیفی خۆیان هەموو شتێک دەکەن بەڵام کە دەبینن حزبێک لەم دوو حزبایی یەکێتی بە تایبەتی هەندێک بوو طرح دەکە کە لەگەڵ هیوای خەڵکە ناچارین پشتگیریە بکەین هیوایەکی بچووکی بخۆمان دروستکەین و پێیان بڵێ فەرمونون ئێمەش لەگەڵ ئێوە دەزانین ناکرێت دەزانین قورسە بەڵام ئەوەش هەوڵێکی بچووکە هەوڵێکە کە بتوانین گۆڕانکاری بکەین لە وەزەکەدا هیوادارم کاک بابڵ مافی ئەو مایکانە دەرکە کەیشکاندوێتی لەگەڵ پارتیا و نەبدا وامانزانی رادیۆ بوو سپاستان دەکەین